سیناریۆ نوێیەکەی پارتی بۆ پەرلەمان لە پەنای دەست پێشخەریەکەی یەکگرتووە ئاشکرا دەکرێت. بەغدا بۆ ناردنی موچە چەند داواکاریەک بۆ هەرێم دەنێرێت. مالیکی نەخشەی سیاسی دەگۆڕێت و هاوپەیمانیەکی دژی پرۆژەی ترامپ ڕادەگەێنێت. دوای ڕاگەیاندنی دەستپێشخەریەک بۆ کۆتایی هێنان بە چەقبەستووی سیاسی لە هەرێمی کوردستان لەلایەن ئەمینداری گشتی یەکگرتووەوە، ئێستا پارتی دەستی بە جوڵەیەکی نوێ کردووە بۆ ئەوەی لە پەنای ئەو دەستپێشخەریەی یەکگرتوو لایەنەکانی دیکە ڕازی بکات بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان، بۆ ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە و دەستەی سەرۆکاتی هەڵبژێردرێت لە ڕێی دابینکردنی نیسابی پێویست بۆ کۆبوونەوەی پەرلەمان. بەپێی زانیاری ستاندەرد سەرڕای هەوڵەکانی پارتی یەکگرتوو ڕەتی کردوتەوە کە بە تاگلایەنە لەگەڵ پارتی بچێتە پرۆسەیەکی لەم شێوەیە داوای کردووە پێشوەختە ڕێکەوتن لەگەڵ هەموو لایەنەکان بکرێت، اینجا پەرلەمان کارا بکرێتەوە. بەپێی زانیاریەکانی ستاندەر وەزارەتی دارایی فیدراڵ بۆ خەرجکردنی پارەی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی لیستی موچە و داهاتی نانەوتیە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ڕۆژی پێنجشەممە واتە 2 سبەی لیستی موچەی مانگی یاری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان تەسلیمی حکوومەتی فیدراڵ دەکرێت. باگوێرەی زانیاریەکان بۆ خەرجکردنی موچە لەلایەن بەغدادەوە ئەوەی دەمێنێتەوە نووسراوی وەزارەتی نەوت و ناردنی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و لەم چەند ڕۆژەدا ئەوە بکرێت ئەوە بەغدا لە هەفتەی داهاتوو پێش جەژنی قوربان موچەی مانگی پێنج ڕەوانە دەکات. نوری مالیکی تووڕەیە لە پەراوێزخستنی و بە پرۆژەیەکی نوێوە دەیەوێ هاوکێشەکان بە قازانجی خۆی بگۆڕێ. بەپێی میدیای عێراقی مالیکی دەیەوێ سەرکردایەتی هاوپەیمانیەکی نوێ بە ناوی هاوپەیمانی بەهێزەکان بکات کە لە 9 لایەن وەک دەوڵەتی یاسا، بەدر و عەقدی نیشتیمانی و چەند لایەنێکی دیکە پێک دێت. ئەم بەرەیە نزیکەی 80 کورسی پەرلەمانیان هەیە و ئامانجی سەرەکیان ڕێگریە لە پرۆژەی کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەت و هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکان کە ترامپ داوای دەکات. بەرەی پشتیوانی حکوومەتیش بە 170 کورسی لەلایەنەکانی وەک یەکێتی حیکمات، تەقەدوم و سوودانی پێک دێت کە پشتیوانی سنووردارکردنی چەک دەکەن. پارتیش لەم نێوانە هێشتا خۆی یەکلا نەکردوتەوە، بەڵام ئەم دابەشکاریە نوێیە چاوەڕێ دەکرێت نەخشەی سیاسی عێراق بە تەواوەتی بگۆڕێت.